چەند ڕۆژێکە هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ شکاندنی مانگرتنی مامۆسایان و فەرمانبەران لە شاری سلێمانی لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان. ئەمڕۆ پێینایە هەشتم ڕۆژەوە و مانگرتنیان بەردەوامە. چەند هەوڵێک هەیە لەسەر ئاستی باڵا کە قسەیان لەگەڵ مامۆسایاندا کردووە و لەگەڵ فەرمانبەرانی شا بە هەمان شێوە، بەڵام بایکۆتیان نەشکانەوە. نەچمە لای مامۆستا فازل. مامۆستا جان سڵاوی لێبێ، ئێوە بڕێوی چتان نا بۆ مانگرتن؟ زۆر بەخێر بێ، بەس پێم خۆش بوو لەگەڵ وتە بێژەکەمانە قسە بکەن. من باشە وەڵامتانێمەوە، بەڵام هیچ شتێک ناڵێم لەبەرەوەی نە ئەرێنی بوو نە نەرێنی بوو. بەڵێ گفتوگۆمان کرد، بەڵام وەڵامی ئەرێنی یان نەرێنی ماوە نەگرتووە، لەبەرەوە کۆبنەوەکەمان دواخست بۆ سبەینێ. واتە بۆ سبێن جایتی کۆبوونەوەکەنەوە؟ بەڵێ. ئێوە وەکۆی کە لەناو خۆتانە بەنیازن ئەگەر داواکاریەکانتان جێبەجێ بکرێت کەمێکیشی بێت، هەمووی نەبێ بایکۆت بشکێنن، مانگرتن بشکێنن. پێم وایە بڕوا ناکەم مانگرتن بشکێنرێ، مانگرتنەکە ناشکێنرێت، چونکە مەوتومانە هەتا و کاتەی جێبە خاڵەکانمان جێبەجێ بێ. سەرجەمی ئەگەر بێت و تەوتین خاست ئێمە قسەمان لەسەر تەوتینە، تەوتین کرا ئەوانی تیش جێبەجێ بن، بەس تەوتین بکرێ. تۆی بەوەزعەکە تەوتینە، چکە تەوتین کرا ئەوانی تر ئاسانن ئەکرێن. بۆ بەڕێستان بۆی باری تەندروستیشت یەک نەچێ. بەڵێ مامۆستا فازیل یەکێکە لەو مامۆسایانی کە لە گەڵ مامۆساکانی و فەرمانبەرەکانی هاوڕێدا بە هەمان شێوە مانی گرتووە کە ئەمڕۆ پێینێ هەشتم ڕۆژەوە، بەڵام ئەمان کە کۆبوونەوەیان چەندی کۆبوونەوەیان کردووە، چەندی پەیامیشیان بۆ هاتووە، بەڵام نایەنەوێت مانگرتن بشکێنن. وەکوی کە باسکرا کە دوێنێ سەرۆکی هەرێم نەچیڤان بارزانی پەیامێکی ڕاستەکردن بۆی کە مانگرتن بشکێنن. ئەم شەویش سەرۆکی یەکێتی بە هەمان شێوە کۆبوونەوەی لەگەڵداکردن بۆ زیاتر لە کاژمێرێک، بەڵام ئەمان مانگرتنیان نەشکانوە و بەنیازن چەندی کۆبوونەوەی دیکە هەیە کە تاکو بە ئەنجامی بگێنن بۆ ئەوەی کە مانگرتن بشکێنرێ، بەڵام ئەمان داوای خاڵەکانی خۆیان دەکەن تاکو ئەو خاڵانەی کە هەیەە جێبەجێ نەکرێت. ئەمان بە هیچ شێوەیەک مانگرتنی خۆیان ناشکەن و دۆخی تەندروستیشیان تاکو بێت بەرەو خراپی دەچێت.